ڕۆژەکانی جوانە هەموو ڕۆژەکانی جوانە هیچی خراپ نییە کەس گەدەی لێ نییە هەموو خەڵک خۆشیان نەوێت. من لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانیم کاتێیتە ناو ئەم مزگەوتە دیمەنێکی جوان ئەبینیت کە تیایدا کوڕێکی گەنجی قۆزی شیکپۆش لێرە خزمەتی مزگەوتەکە کە بۆتە جێگای خۆشەویستی و محەبەتی ئەو خەڵکی کە لە ناو مزگەوتەکەدان ئەوش کاکە ڕەنجە کە ساڵانێکە لێرەیە. سڵاو لێ بێم کاتۆ باش چەندێکە سەردانی ئێرە کاکڕەنج لەو ڕۆژێ مزگەوتە دروستکرا سەردانی ئێرەکات وادە سەرای دروست بوونیەوە بەڵێ سەرای دروست مزگەوتە وازام نوێیە بەڵێ نوێ 2011 چیتان بۆ کار لێرە وەڵا هەموو شێکمان ئەوەی کە پێی بڵێ ئیکا بۆمان یاری هەمووی شەیەکە هەموویش هەرچی پێ بڵێ بۆ دەگا بە قسەتەکە کەسی گوێڕایەڵە دەستەکانە خۆش بێ چۆنی دەنگ واسێ دەمەکەی وێرە بەڵێ چیەکەی لێرە ئەو من ئیچێنە ئەمانە پاپا ئەمە هەمێ وێ پاپا ئەمە ئەوە دەشێ ساغ بێ قورئانە خوێنی لێرە بەڵێ ئەی نوێژەکەی بەڵێ هەموو فەرزەکانیتە مزگە بەیانیانی ژێیت نا میمێ سۆ هەموو ئەوە یعنی عەسر و شەوییت بەڵێ ئەی دەستە خۆش لەشە ساغ بێ جەنابێ لێرەی لە مزگەوت ساڵیارەکانە مجێور بوون لێرە مجۆری وەزم شاگردە هەیە سا لێرە وەک شاگردوای لێرەکانە شاگردە ئارە وەڵایی بینێت چیتان بۆ کا لێرە و ئیشانە بیرەکە کوژێنتوانە و مکە بەرە هەڵەکات و سبلەتەکانە کوژێنتوان و هەریانەکات و ئەگەم ئین بێت دەمووی یەکات ئەو شتانی کە لێ ئەبینن بۆ نمونە چ شتێکی جوانی تایە کە ئەو شتانی کە هەموو ڕۆژەکانی جوانە هەموو ڕۆژەکانی جوانە هیچی خراپ نییە کەس گەدەی لێ نییە هەموو خەڵک خۆشیان نەوێت ئینسانێکی مەحبوبە خۆشەویستە. دۆزەمە کاتی بارانە نایوێرە دەکاتی باران بەس بە باران قەڵسە نایەت باران و سەرما نایە بەیانانی لەبەر ئەیمنە بێت سەگوشتیوان نایوێت بێت خوارەوە واڵەکان تۆزە دوورە واڵەکان دوورترە بەڵێ دوورترە مزگەوتەکە ئەگە هەمووکانی هەموو فەرزەکان دێت لە بۆ پاکردنەوە هاوکاریتانەکە زۆریش هەرە وەڵا دەستەکانە خۆشمە چۆن لای باوشی ساڵ لێ بم کاتەوە باش زۆر سپاس تا چەندێک بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیان نوێشخێنن لە مزگەوتی شاباژێر کاکەڕەنج وەڵا کاکەڕەنجە بەڵم خۆشەویستی هەموو ئەهلی مزگەوتە ئەگەر دیار نەوێت تەلەفۆنی بۆکەن بۆ هۆکار چێ دیار نیت ئیتر بەیانیان وەکو کاک بەکر فەرمووی لەبەر سەگوشت تۆزە لە سەکەت سێ نایەت نیوەڕۆ عەسرا خەوتنان ئێوارە نوێژە هەمووی لێرەیە بە تایبەتی ڕەمەزانان هەتا شەوی تەراویەکان تا تقریباً سەعات سێ ئەمێنێتەوە ئیتر بەڵێ ئیتر یارمەتی مامۆستایە مایکە بە مامۆستا ئاو ڕیزەکە شیرینی ڕیزەکات نی بەڕاستی خۆشەویستی هەموو ئەهلی گەڕەکە نەکەن بە تەنیایی مزگەوت. ئەو بەسەراتە شتێکە بەسەری هاتۆ بەسەراتی خۆش وەڵا شتێکی وەکو با بڵێن شتێکی زۆر خۆش دراوسەیەکمان هەیە بانگی لە ڕەمەزانە بانگی بەیانی نەیە بوو با بڵێن پێش بانگەکە یەکتر دەستی مامۆستای کرد بانگ مێ باجاراوکە بخۆمەوە قسە خۆشەکانی کاکەڕەنجە وەزم لە پشتی وتاربێژ و پێشنوێژەکەەوە نەبێدانانیشە لە دوای مامۆستای سۆدانیشە لە دوای چێش لە دوای مامۆستای لە دوای مامۆستا دانیشە لە نوێشکرد ناچوانە نوێشکرد ئاین هیچ کێش حرام سونەتەکان ئاین هیچ مشکلەیەکی نییە لە کەس ساخان باشتر ئەمە تا چەندێک جێگەی خۆشببختی ئێوە یەکو خانەوە دەکەی وەڵی ئەگەر با بڵێم تامی هەرچی مناڵەکانمەیە با بڵێن بەڕاستی جێگای هەموو مناڵەکانی بۆ پڕکردومەت جا شتێکی سێتیش کاک بەکرد لە بیری چوو ناحیەی کۆمەڵایەتەکەی ئاشە زیاد لە حەدەک و پیاوە پیرەکان چۆن با بڵێن لە شەستوینەکانە یەکێ نەخۆش نابێ ئەڵێ باوکە لەگەڵ جەماعەتە ئەڕۆن بۆ لای چی نەخۆش لەم کۆڵانان بێت لەگەڵ جەماعەت بسکتاچێ بۆ لای یعنی هەمی بەسەرەکە بەڵێ ئەنجا هیوایەتیش چییە پرسە لەگەڵ نەخۆشە چی ئەنجا پرسەش هەبێ ئەگەری خزم بە پێوە ئەوەستێت ئەگەر ناسیاویش بێ هەر بە پێوە ئەوەستێت دانانیشە لە پرسیار دانانیشە بە هیچ جۆرە هەر بە پێوە ئەوەستێت جلی کوردیشی لەبەرە بەجلی کوردی و ئەگەر من خۆم مامۆستای زانکۆ خانشین بۆ زانکۆ قاتوو بۆین باخ لەبەرەکە یعنی بۆ زانکۆش دەوامی ئەگەر مۆزەف بێ چی بیانەوە مۆزەفی خۆبەخش
خۆبەخشەوە. بەڵێ چی بۆ کردن لەوێ؟ لەوێ زیاتر لە کتێبخانە لای مامۆستا جەزا دەوامی کرد. ئیتر چیە کرد مەسەلەن هەوی لە تەلەبە وەرەگرت باشە کتاب نووسراوچێ بر بۆ ئامادە و ئاهاتەوە تقریبا بالضبط دەوری کارمەندێکی خۆبەخشێ بینی چی کەشیە کرد چی ئەو کاتە چی تەلەبەی خوێندکاری ماستەر دکتۆرایە ئەو کاتە هیچ نەبوو ئەم مۆبایلی سمارتە نەبوو بە کامێرە ئەچوو چیە کرد ڕسمی چی وێنێ تەلەبەی باسەر دکتۆراکانی کاتی مناقەشەکردنەکە دوای خۆشی بۆ یەکردن بە سیدی هەر خۆی بە کۆمپیوتەرەکە تەمە شارزایەکی تاوی لە کۆمپیوتەر و لە چیایە لە مۆبایل هەیە یعنی مەزبوطی ئەمی بەکارێنێ بەڵێ هەر تاو ئەو شتە دیارانە چەکە ئیکات بە مۆبایل و بە کۆمپیوتەر ئەم مثلا هەرچی ئەپلیکیشنەکە نایزانێت بەس سەیری دەستی بنەکە بەبێ خۆی قسەشتیشکە هەرچی ئەپلیکیشنە شارزای لە هەموو ئەپلیکیشنەکانە دابەزان و ئەمانە وەکو خوێنەواری خوێنواری نیەتی هیچ بەس سەیری دەستی منەکانی قسەکەی بکردایەک و با بڵین بلیمەتێکە بۆ خۆی بەس بەڵێ ئێمە خۆمان تێگەین کە ئاڵێ چی خۆدان تێگەن بەڵێ هەموو شتێکی تێگەن ئەزای فۆرماتکە لە بە کۆمپیوتەر بەڵێ مەسە جاران بۆ نمونە کۆمپیوتەرکە لە ماڵەوە فۆرماتەکەی باوکە لاج نێکس پیاوە تا فینیشەکە و تا باوکە سیدەکەی دەرهێنایەوە و خۆی فۆرماتێ کرد یاخوا لێو لەسەنێ و دەستان خۆش بێت.